هەرچەندە گەنمی دەشتی هەریر گەشەیەکی باشی کردووە و وشکە ساڵی نەیتوانیوە دەستی خۆی لە ناوچەکە بوەشێنێت، بەڵام مێرووە بەخشەکانی سن و چیسەڵا تەشەنەیان کردووە و مەترسی گەورە لەسەر بەرهەمی جۆتیاران پەیدا بووە. ئەمانەوە وەزارەتی کشتوکار خۆی سەرپەرشتی ڕشانەکە جۆتیاران بەگلەیەوە باسلەوە دەکەن حکوومەتی هەرێم تا ئێستا هاوکاری نەکردوون لە پێدانی دەرمان و چارەسەری پێویست بۆ لە ناوبردننی سن و چیسەڵە و دەڵێن حکوومەت بایەغ بە کشت و کاڵ نادات و خەمی جۆتیارانی نییە، لە کاتێکدا تا ئێستاش پارەی گەنمی ساڵانی ڕابردوو بە جۆتیاران نەدراوەتەوە. کاریگەری زۆر دروست کردیا و سنووجی سەرەیە ئەو سنووجی سەرەیە یعنی ئافاتێکی زۆر قێزەور نەبوو ناو گەنم و دانەوێت لەی دەشتی حەریر چکەوە سێمی سارە ئێمە تووشی ئەو کارە ساتابین لە ڕووی ئەو حەشەرە سنووجی سەرەیە لە ساختکردنەوەی گەنم جگەلەوەی کامە ئێستا سنیوتی سەرمان هەیە کێشە سنیوتی سەرمان هەیە تەسمیلی سایل و یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ناڵ ئەوش پارەیەکو پێویست نادات 2014 و 15 و 16 تا ئێستا نەیداوە. گرفتێکی تری جۆتیارانی دەشتی هەریر پەیدابوونی باڵندە و چۆلەکەیەکی زۆرە، ئەو باڵندانە بە کۆمەڵ دەستنە سەر دانەوێڵە و دەیخۆن، ئەمەش مەترسیەکانی سەرگەنمی ئەو ناوچەیەی زیاد کردووە. لە ڕابردوودا جۆتیاران داهۆڵیان بووکەڵەی دەستکردیان بەکاردەهێنا بۆ دوورخستنەوەی باڵندەکان. ئێستا بەشێک لە جۆتیاران تەقەی دەستکردیان بە ئامێرێک دروست کردووە و ناوە ئامێرەکە دەنجی تەقەی لێوە دێت و بەو هۆیەوە باڵندەکان دەترسن و هەڵدێن. سەرەتای ئەوەی کە وشکە ساڵی و سنووتی سەرە هاتووە بۆ سنوورەکەمان، سەرڕای ئەوەش کە چێشکە هاتووە لە خۆوارووی عێراق ئێستا هەزمەیەکی زۆرە لەسەر دەغڵودانەکان بە بیتە هۆی کەمکردنەوەی دەغڵودان. هەر جوتیارانی سنوورەکەمان هەستاون بە دانانی ئامێرێک کە تێچووەکەی لەسەر ئەستۆی جوتیارە. مانگانە کۆمەڵێک مەسرفی دێتە سەر کە پێی ئەگوترێ تۆقینەری چێشکە بەم ئامێرە ئێستا دەنجی هاتوانیمان چێشکەکان لە سنوورەکەی بڕێنەوە. هیوادارین حکوومەتی هەرێم بە ئاگا بێتەوە هاوکاری جوتیاران بکات و یارمەتیدەری جوتیاران بێت، چونکە ئاسایشی خۆراک لە خەتەردایە. ترسپاس. دەشتی هەریر یەکێکە لە دەشتە بەپیتەکانی هەرێمی کوردستان بۆ بەرهەمهێنانی دانەوێڵە. زیاتر لە 100,000 دۆنم زەوی هەیە و لەو ڕێژەیەش ساڵانە 75,000 دۆنم زەوی دەکرێتە دانەوێڵە. خەمساردی حکوومەت لە گرنگجینەدان بە بەرهەمە ناوخۆییەکان وای کردووە جۆتیاران سوودێکی ئەوتۆ لە پیشەکەیان نەکەن و وێڕای بە پیتی خاچی هەرێم ساڵانە چەندان دۆنم زەوی بە بەتاڵی دەمێننەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەشتی هەریر.